بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەمەنی بوو بە 29 ساڵ. 28 ساڵ لەمەوبەر و لە 4 تەمووزی 1992 پەرلەمانی کوردستان متمانەی بە یەکەمین کابینەی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی فواد معسووم دا. دوای 28 ساڵ تاکو ئێستا نەتوانراوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان دابین بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 28 ساڵ و وەتەمەنی کە بووە بە 29 ساڵ نەیتوانیوە خزمەتگوزارە سەرەتاییەکانی وەکو موچە و ئاو و کارەبا و ڕێگەوبان بۆ هاوڵاتیان دابین کات. ئایا لەو ماوەیەدا حکوومەت بۆچی نەیتوانی وەکو پێویست پرۆژەی خزمەتگوزاری و استراتیژی گرنگ بۆ هەرێمی کوردستان ئەنجام دات؟ لەگەڵمان بن. حکوومەتی هەرێمی کوردستان بوو بە 29 ساڵ. دوای ئەو مێژوە زۆرەش هاوڵاتیان لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بێبەشن. لە 4 تەمووزی 1992 پەرلەمانی کوردستان یەکەمین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و متمانی بە یەکەمین کابینەی حکوومەت بە سەرۆکایەتی فواد معسوومدا. ئەوەی کە ئەوڕۆ تەسیرێکی زۆری وەزعی هەرێمی کوردستان کردووە، ئەو وەزعی فەرمانبەرەکانە کە مەعاشەکانیان بڕاوە. بەپێی ڕێکەوتنی پارتی و یەکێتی پۆستە حکوومەکان بە شێوەی 50-50 دابەشکران. بە گوێرەی دابشکاری هەردوو حیزبەکە سەرۆکی حکوومەت بۆ یەکێتی و جێگرەکەی بۆ پارتی بوو، سەرۆکی پەرلەمان بۆ پارتی و جێگرەکەی بۆ یەکێتی بوو. یەکەمین کابینەی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی فواد معسووم لە 16 وەزارەت پێک هاتبوو، 6 وەزارەت بۆ یەکێتی، 6 وەزارەت بۆ پارتی، 1 وەزارەت بۆ هەر یەکە لە سۆسیالیست و شیوعی و سربەخۆ و مەسیحیەکان. دوای سەرهەڵدانی شەڕی ناوخۆش لە نێوان پارتی و یەکێتی لە ساڵانی 1994 تا 1997 حکوومەتی هەرێم لێک هەڵوەشا و بوو بە دوو کەرتەوە. لە ساڵی 2005 بە پێی ڕێکەوتنی پارتی و یەکێتی بڕیاردرا ئیدارەی سلێمانی و هەولێر یەک بگرنەوە. ئەم جارەش پۆستەکان لە نێوان خۆیاندا دابەشکران. بە جۆرێک سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بۆ پارتی و سەرۆکی کۆماری عێراق و سەرۆکی پەرلەمانی کوردستانیش بۆ یەکێتی. دوای 16 ساڵیش لە بڕیاری یەکگرتنەوەی ئیدارەی سلێمانی و هەولێر تا ئێستا دوو ئیدارەی بەردەوامە و وەزارەتەکانی دارایی و پێشمەرگە لە بنەڕەتدا یەکیان نەگرتووەتەوە. ساڵیادی دامەزراندنی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە دوای 29 ساڵ هاوڵاتیانی هەرێم لە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو و کارەبا و ڕێگاوبان بێبەشن و لە دەسەڵاتدارانی هەرێم تووڕە و نیگەرانن. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان عومەر عینایەت ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان لە سوودی سەرکی هەروە لە هەولێرەوە شوانڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە. سوپاسیان بەدەبوونیان دەکەین کە عومەر ئەگەر لەسەرتا لە بەڕێستانەوە دەست بکەین بەخێر بێن سەبارەت بە ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەمڕۆ بوو بە 29 ساڵ. دوای 29 ساڵ یا بڵین 28 ساڵ کە تێپەڕیوە بووە 29 ساڵ پێناسەی تۆ بۆ ئەو ماوە زۆرەی حکومڕانی چی؟ سپاس بۆ جەناب و بینەرانی. تەبی هەرێکی لە ئێمە ئاواتمانەوە بوو ڕاستی ئەم حکوومەتە بە مانای کەلیمە حکوومەت وایە. کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو ناوی وەزارەتەکان هاتوو ئەنجومەنی وەزیران و دواتر پێشتریش پەرلەمان هەڵبژێرا بوو. بەڕاستی خەڵک شاگەشکە بوو، یعنی خەڵک ئومێدێکی بەمانە بەستەوە. خۆت لەبیر دێ ڕاپەڕین کە کرا لەوانەیە جەناب باش بیر نێوێ من ئێمە احتیاج ژیاوین لەسەر سینێکی زێر ئەم کوردستانە پێشکەش بەم چەند حیزبە کرا کە هاتنە خوارەوە و بەڵام ئەوان هاتنە خوارەوەیەکان زۆر بەداخەوە بە عەقڵێتی شاخ، بە عەقڵێتێکی چەتەگەرایی، بە عەقڵێتێکی بەڕاستی تاڵانکردن، تاڵان و بڕۆیی هاتن. ئێمە بەڕاستی وەکو خەڵکی کوردستان ئێمە شارەزای ئەوە نەبووین، وەک ئێمە وەک فریشتە سیرمانەکردن کەوان هاتن. پێمان خۆش و فریاد ڕەسن بۆ هەرێمی کوردستان. تێنەگەیشتین کەەوە ئەوان بە عەقڵێتێکی تر هاتوونەتە هەرێمی کوردستان و بە عەقڵێتی پاوانخوازی و قۆڕەخکاری و ینی بە کوردی و بە کورتی و کاگنوشێنەوەتی ئەوان عەقڵێتی ئیدارەدانی ئەم وڵاتیان پێ نەبوو. بەڵام خەڵکی کوردستان لەبەر ساویلکەی خۆی لەبەر ئەوەی کەوا زۆر پەرۆش بوو و زۆر ئەمانی بە دڵسۆز زانی کوردستانی تەقدیمی ئەم بەڕێزانە کردو. ئەم بەڕێزانەش لە ماوەی ئەم 29 ساڵ و 30 ساڵ تەمەنەوە 30 ساڵە بەبارەی کوردستانیەوە بێتە 30 ساڵ بە لای خلالی ئەم 30 ساڵە
ئەوە ئەم وڵاتیان بەم ئاستەگەیانەوە کە ئەگەر بکرێ ڕێگەم پێ بدەی شتێکی پێڵێن ئیڤالیۆیشن ینی هەڵسەنگاندن بە کوردی بە عەرەبیش تەقیمی پێڵێن تۆ ئەگەر بتوێت تەقیمی ئەم 29 ساڵی دەسەڵاتداری کوردی بکەی کە بەڕای منی 30 ساڵە لەبەرەوەی دەسەڵاتی بەرەی کوردستانیش هەر دەسەڵات بوو بە تایبەتی زۆربەی تاڵان و پڕۆکە لە سەردەمی سەدی بێخمە و تا دەرێنانی بۆری و بردننی شۆڤڵ و ئاودیوکردنی زیاتر لە سەردەمی بەری کوردستانیا بوو یعنی من یەک نمونەی بەسیط بۆ جەناب بێنمەوە چون 2000 نارم وەرگرت لە بەری کوردستانی مارە شتێکی بەسیط و بۆ مقدمەی بەرنامە 2000 نارم وەرگرت لە ئەو کاتە کاک حەمەشوان لە بەری کوردستانی و بەری کوردستانی بە هەفتە بانگ بە بانگ ئیدارە ئەکرا مانیە حیزبی شوعی مانیە پارتی مانیە سۆشیالیست مانیە یەکێتی مانیە پارتی ئەبم شێوەیە ڕێبەرە وتیان ئەموزەکەرێکم بۆ نووسین بکە بینی هەڵەبجە و سەیسایەق چاڵی زۆر تیا ژماردم ئەو کاتەی سە لە بیرم نایە لە جەریدانشم کردبوو نەدەم چەند هەزار چاڵی تیا بوو منیش بۆم ژماردم ئەوە چاڵی تایە پێویستمان بۆ هەیە 2000 دینارمان بنێ ئەو کاتە قیرروشتیوانە بوو ئیتر خۆم چووم و کرێکارم گرت و تراکتۆرم هێنا و چەو لۆم کڕی و وەسڵەکانم بۆ حازرکردن ئەوەنە دینار بۆ ساعەکە گەڵابە بە کوردی مستەنەداتی جوانم بۆ حازرکردن و دوایی مایەوە 134 ناریما بوویەوە لەگەڵ وەسڵەکانە بۆم بردنەوە بەرەی کوردستانی وتم کەسێک بدێن با بە سەیری شەکەکە بەخوا خۆم بەردم دانا بە دەوری چاڵەکانە لە بیرمە ینی زۆر دڵسۆزانە خەڵک و کات زۆر دڵسۆز بوو شۆڤڵم لێ خوڕیوە لە قەلاچۆلانەوە بە لێخوردن بردومەتە هەڵەبجە بۆ پاکردنەوەی هەڵەبجە وتی کاکەوە چییە وتم ئەی 2000 دینارتان نەیەوە بە من سویسری ئەمە وەسڵەکان بۆ ئەوی پاکتاوی سلفەکە بکەم ئەمەش باقەتی پارە 134 دینار لەگەڵ ئەو مابلغی پارەکە پێم وایە 1100 شتێکم لێ 800 شتێکم لێ سەرف کرد 864 بۆ 874 بووان وتی کاکە تۆ 2000 وەرگرت و تەواو وتی خەڵک 2 ملیۆن وەرەگرێ هەر ئەو کاتەی وەریگرت ئیمزای کرد تەواو ترێمە نازانین بۆ کوێ بە ئەخر چۆن بۆ ئەقلێتە وڵاتە چێ بەڕێ ئەمە سەرەتایی ئەمە بناغەکە زۆر بەلاری هاتووە جا قوربان ئەگەرمانە ئێمە تەبیعی هەڵسەنگاندن وەکو پێم وتی ئیڤالیۆیشنێ بکەین بۆ ئەمانە پێویستە لە بواری ئابووری بیکەین پێویستە لە بواری دابیرکردنی خزمەتگوزاریەکان خزمەتگوزاری سەرەتاییەکان وەکو لە راپۆرتەکەی جەناب و هاتوو بیکەین پێویستە لە بواری ئاوادانکردنەوەی وڵات بیکەین لە بواری سەربازی بیکەین لە بواری سیاسی بیکەین لە بواری ئازادی ڕادەربرین و دیموکراسیەت و هەڵبژاردن بیکەین لە بواری بازرگانی و قۆڕەکردنی بازار بیکەین لە بواری پیشەسازی و لە بواری لە هەموو بوارەکان ئەگەر بێت و ئەمە هەموویەکی 5 قسەی لەسەر بکەین بە کوردی لە هەموو بوارانە کەوتون بە کەوت و هەژمار دەکرێن ینی ئەمە بەڕاستی خاڵی پۆزیتیڤ هەیە بەڵام زۆربەی نێگەتیڤ هەیە سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتر کاکشوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزان بەسەر ساڵیادی دامەزارانی یەکەم کابینەی حکوومەت هێرێمی کوردستان و سەرڕایەوەش کە دوای 28 ساڵ و ئەوەی کە حکوومەت هێرێم بووە بە 29 ساڵ خزمەتگوزاری سەرەتایی وەکو ئاو کارەبا وەکو پێویستنیە ڕێگا و بان موچە بۆچی ئێوامان لێ هات؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت وەڵا کاک حەچمی بەڕێز بە حەقەت بە تەئکید ئەگەر ئێمە بمانەوێ هەڵسەنگاندێکی زانستیانە و بابەتیانە بۆ ئەدا و بڵێن جێبەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە ئێستا ئەمڕۆ ساڵ وەگەڕی 29 ساڵی دامەزرانی دنیەتی دەبێ هەم لە کۆمەڵێک ڕێوە هەرسەنگاندنی بۆ بکەین هەمیش تا ڕادەیەک بگەڕێینەوە ڕەگ و ڕیشاڵ و جزوری تاریخی هەڵبەتە یعنی ئەگەر بگەڕێنەوە ڕەگ و ڕووشاڵی تاریخی تەماشە دەکەین یعنی ئەو حیزبانەی کە شۆڕژگێڕن لە دنیادا تا دەگاتە کوردستانیش دەبێت تەماشە بکەین ئایا لە سەردەمی شاخ لە سەردەمی شۆڕش ینی ئەدایان چۆن بووە و ممارەسەیان چۆن بووە ینی ئەو کاتە دەتوانین لە سەردەمی حکومڕانیش ینی جۆرێک لە ڕایان لەسەر بدەین تەماشە دەکەین ئەو حزبانەی خۆمان کە لە سەردەمی شاخ بووینە لەگەڵ ڕێزمان بۆیان هەڵبەتە من بۆ خۆم کە ئەو کاتە پێشمەرگە بووم لە گەڵ حەڵەکەی ئیسلامی بۆی بەڕێزێک وا نەزانی کە ئێمە بە شێوەیەک جیلێکی نوێین کە ئاگامان لە ڕاپەڕین و لە سەردەمی شاخ و ئەوانە نێوقسانەی دەکەین یعنی خەیاڵ و ئایدیا ئیتر ینی ئەگەر تەماشە بکەین زۆر بە کورتی کە لە سەردەمی شاخیش بوون بەڕاستی لە کۆمەڵێک ڕۆوە
ئەدایان باش نەبوو یەک سلبیاتیان طبعا من وێ یعنی ڕێزم بۆ یعنی خەبات و قوربانی دانیان بەڵام بە حەقەت ئەو کاتیش مەسەلەی خراپەکاری و گەندەڵی و بێدینی و یەکتر نەخوێندنەوە و قۆڕخکاری و یەکتر تەسفیەکردن و بە پاوانگرتنی ناوچەیەک و شەڕی براکوژی هەر هەبووە ئەگەر بە دیراسە تەماشە بکەی ئەوەندەی کە لە نێو خۆ ئەو کاتە لە یەکتریان کوشتووە بەرامبەر بە دوژمن بەرامبەر بە عراقیان نەکوشتووە بە تایبەتی خەڵکی دانسکە و فەرماندە و سەرکردا دواتر کە هاتنەوە بە هەر حاڵ بە حساب بە ئاوێکی تر شورانەتەوە خەڵک ئەمەلی زۆر بوو کە حکوومەتێک دادەمەزرێ ئەوە سەردەمی شارە و سەردەمی حکومڕانیە یعنی پێش ئەوە کە بەرەی کوردستانی هەبوو کە عومەر تا ڕادەیەک ئاماژەی پێکرد کە هەر لە خودی ڕاپەڕین کە من بۆ خۆم لە زۆربەی شەڕەکان لەگەڵدا بووم بەڕاستی یعنی خەڵکی عاقڵ ئەو کاتە لی دەخوێندنەوە کە ئەوانە هی حکومڕانی نین بە کەلک یعنی حکومڕانی نایەن بە بەڵگەی چێ بە بەڵگەی ئەوەی کە بەڕاستی زۆرێک لە شەخسەکان زۆرێک لە حزبەکان هەر کەسە و لە خەمی خۆی دابوو هەر شوێنێک دەگیرا هەر شوێنێک ئازاد دەکرا یعنی تاڵان دەکرا بۆ نمونە ئێمە بێخمەمان هەیە کە ئەوسا یعنی گەورەترین پرۆژە بوو لە عراق لە خۆرهەڵاتی ناوینیش چەندەمین پرۆژە بوو یعنی ئەو مەکاین و ئامێرە یعنی هاوچەرخ و پێشکەوتوانەی کە ئەوسا لەوێن دەرێ هەبوون یعنی هەر هەمویان تاڵان کردن فرۆشتنیان ئەرزار فرۆشیان کردن بردیانە ئێران یعنی هەر بارەگایە کە گیرا بە هەر شتێک کە گیرا بە ئیتر یعنی بە شێوەیەکی موەسسەی ئیداریان نەدەدا ئەو دەوائیرانە بپارێزن خەڵک وایان تێبگا کە ئەوانە بە تەمای ئایندەن دەیانەوێت حکوومەتێک پێک بێنن یعنی لەسەر ئەو یعنی ئەساسە و لەسەر ئەو بینایانەی ڕابردوو دەوائیری ڕابردوو بەڕێوە بچن ئێستاش کە 29 ساڵە یعنی حکوومەت بەڕێوە دەبن باسی چی بکەین لە ڕووی ئەمنی دەرەی لە ڕووی سیاسی دەرەی لە ڕووی ئابووری دەرەی لە ڕووی جیڤاچی دەرەی یعنی لە ڕووی استراتیژی نەتەوەی دەرەی لە ڕووی تەعاملی نێودەوڵەتی دەرەی دەڵێ لە کۆمەڵێک ڕۆوە بەڕاستی ئەوانە یعنی بە شێوازێک حکومڕانی گەڵ و وڵات دەکەن کە بوونە نمونەیەکی بەد نمونەیەکی خراپ جارجارە گوێمان لێ دەبێ دەڵێن ئێمە بووینە نمونەی دیموکراتیەت بۆ ناوچەکە من پێم وایە بوونە نمونەیەکی خراپی گەندەڵی یعنی بۆ عراقیش 2003 کە سقوتی سەدام کرا ئەو کاتە ئەحزابی عەرەب کە معارەزە بوون هاتنووە یعنی بەو شێوەیە یعنی شارەزای حکوومەت و حکومڕانی نەبوون یعنی بەڵام کە تەماشەیان کرد لە هەرێمی کوردستان چۆن مەسئولە باڵاکانی سەردەمی خۆیان دەوڵەمەند بووینە بەڕاستی ئەوانیش تەماشای ئەویان کرد ئێستا ئەو گەندەڵی و خراپەکاری و شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە ڕەنجی داوەتەوە سەر یعنی بەغداش جا یعنی ئەو گەندەڵی و خراپەکاریە کە ئێستا هەیە کە ڕۆژانە یعنی لێدواندەران تۆژەرەوان سیاسەتمەداران نووسەران قەڵەم بەدەستان یعنی باسی دەکەن یعنی بەڵگەی بێوێنن لەسەر ئەوەی کە بەڕاستی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی خراپە حکوومەتێکی شکەست خواردووە تەنیا یعنی لە مەشروعێکە لە خزمەت چەند شەخصێک و چەند حزبێکدایە ناتوانن یعنی بە شێوەیەکی باش وەکو وڵاتە پێشکەوتوەکان خزمەتی خەڵککەن خزمەتی گەل و نیشتیمانکەن بۆیە من پێم وایە لە تاقیکردنەوەکە دەرنەچوون شکستیان هێنا و ڕۆژۆ بۆ ڕۆژێش بەرەو خراتر دەڕۆن باڵ سوپاس دەکەن دۆتەگرم بۆ لای بەڕێست کاکومەر سەپارەت بووی کە بەڕێزوت ئەو کاتێککە یەکەم پەرلەمان کابینی حکوومەت پێکات خەڵک شاگەشکە بوو بەس ئێستا بۆ نمونە ڕێکلام کرد بوو لە پەیجەکەی پێیان هەمویان دوعایەوەیان دەکرد کە ڕەبی تەمەنی کورد بێ 29 ساڵات دزیە بۆچی وای لێ هات لە شاگەشکەبوونەوە بۆم ئەم بێئومێدیە هیچ کاتێک وەکو ئێستا کورد مەسمۆ کوتاک لە حکومڕانی خۆی بێئومێد بوو بەداخەوە من تا ئەم لەحزەیەش کاک حەکیم بۆی زۆر ڕازگۆم لەگەڵ جەنابەوە ینی من تا ئەم لەحزەیەش ڕاستە زۆر ناڕازیم لە دەسەڵاتی پارتی ویشێتی بەتایبەتی بەڵام تا ئەم لەحزەیەش تەمەنای ڕوخانی ئەم قوارەیە ناکەم بەڵام تەمەنای دەسەڵاتەکە ینی قەزم ئەم دەسەڵاتی کە هەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە خەڵک بڵێ قوارەکە لە ڕووی دەستوریەوە و دەسەڵاتی و پارتی جیاوازین لە قوارەکە ئێمە ئەوەنە دوژونمان هەیە بە تورکیاوە بە ئێرانەوە بە عێراقەوە بە شیعەوە بە هەشتی شعبیەوە کە من هەشتی شعبی هەر ناوم ناون سوپای پاسداران هەر بۆ بە تەسەوری من کاتی خۆشی مەقالێکم نووسی وتم
لەگەڵ یەکێ لە برادرانی پەرلەمانی کوردستانە پێم بۆچی دەنگتان پەرلەمانی عێراق بۆچی دەنگتان داوە بە هەرچی شعبی هەر کرد یاشتان با یاسای پێشمەرگەشتان لەگەڵات تێکەڵ بکردە وتی ئەگەر هەشتی شعبی نەبووە ئەوە کوردستانە گیرە وتم دوای مەقالێکم نووسی هەشتی شعبی یان سوپای پازدارن هەر ئەو مەقالەکەم بۆ کۆمەڵ و یەکگرتو دەنگیان پێ من هەموویان نا بەڵام هەموو هەندێک لە ئەندام پەرلەمانەکان لە هەموو لایەنەکان دەیان پێدا بەڵام بە دژویەوەی سەرەکی یەکێتی و پارتی و زستنەوەی گۆڕانیش دەنگیان بە باش یاساکات باشە بەس وەکوەوەی بەڵام ئایا ناکری ئەزانی چۆنەکە حەکیم ببووە یەکسانە بڵین قوارەی هەرێم یەکسانە بە یەکێتی و پارتی بە تەسەووری من لەسەر هەر یەکێتی و پارتیە یعنی یەکێتی و پارتی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان قوارەکە لە ڕووی دەستوریەوە شتێک هەیە بەڵام تۆ ئەخۆ لە ڕووی دەستوریەوە زۆر مافی ئێمە هەیە مەسەلەن بۆ نمونە لەسەر پارە ئەبێ ئێمە بە کوردی بنووسرێ ئەبێ دەرسمی کوردی لە بەغاو لە خواروی عێراق بنووسرێ زۆر شتی دەستوری هەیە بەڵام ئایا ئەمانە باوەڕێن بە دەستور هەیە بە تەسەووری من ئەگەر بۆیان بکری ئەم قوارەیە لە بن دەردێت باشە بەسەر ناکۆکی ناوخۆی بەڵام ئەوە زۆر سەرەکی ترە وای نەکرد کە ئێمە لاوازینە پێش حکوومەتی عێراق لە هەولێر پێکدا بێگومان ئەمان ڕقم یەک بوو لە عێراق ئەمان زەنی چۆنە لە سەرەتاوە خۆیان هەلەکەیان لە دەست خۆیاندا بە تایبەتی ساڵی 2023 نەوەیەکی دەستیاندا ئەتوانی دەوڵەتی سەربەخۆ دروستکەن 2006 ئەمان زۆر بە پەلە وەکو بریمەر ئەڵێ زۆر بە پەلە چوونە بەغا بریمەر وەیزانی بوو داوای کەرکووکەن و داوای دەوڵەتی سەربەخۆکەن تیاتون داوای 2 میلیۆن دلار لێمە کرد یعنی خۆ لە مذەکەراتەکانی بریمەراتی هەموو کەس توانێت بخوێنێتەوە ئەمان نەخێ قوربان ئەمان بە نیەتی دەستکەوتنی پۆست و پارە چوونە بەغا هەدەفی ئەویان بوتیان لەوانەیە ئەم پارە و ئەو کاتە نەوت دەرنهاتوو لە هەرێمی کوردستانە ئەم پارە و سەرمایەی لە هەرێمی کوردستانایە گومر و ئەم شڕەخۆریە بەشی ئێمە ناکا بەغا ئێستا هەیە و ئەچین لەوێ دەستکەوتی زیاتمان دەگە فعلەن لە ڕووی داراییەوە هەتا ساڵی 2014 دەستکەوتی زیاتیانە بوو جام حەزم کرد بەڵێ سەبارەت بەو بێئومێدی کە زۆر بووە لە حکوومەت ئێستا خەڵک دوعا دەکە وەکو خەڵکە بەشێکی زۆری خەڵک بڵێن دەسەڵاتە وەکو قوارەکە ناوەکو دەسەڵاتەکە وەکو حکومڕانە لە ناو بچن هەردوو حیزبەکە هەموو کەس بۆ خۆشم منیش ئاواتە خوازم کە ئەم دوو حیزبە لەسەر دەفعی حکوم نمێن و خەڵکی تر بێتە مەیدانەکە و ئەمانیش هەبن ئەمانیش بە حەجمی خۆیان پێ بدرێ بەڵام حکوومەتێکی وا دروست بێ کە سەرۆت و سامانی لە دەستا نەبێ ینی بڵێن پارەی ملەتی لە دەستا نەبێ و هێزی چەکداریشی نەبێ ئەبێ هەر کاتێک ئەم جۆرە حیزبێک لە هەرێمی کوردستانە دروست بوو کە دەستیان بڕا لە تێس و دەستیان بڕا لە پارەی حکوومەت چکە پێمای غەسان کە نەفەنی شتێکی ئەڵێ هەر کەس هەر دەسەڵاتدارێک تێکەڵ بوو لەگەڵ بازرگانی هەم بازرگانیەکە ئەگەنێت هەم دەسەڵاتەکەش ئەگەنێت ئەمە سەرچاوی گەنیوبوونی ئەمە سەرچاوبوونی بۆ گەنکردنی دەسەڵاتی هەرێمی کوردستانە تێکەڵبوونی دەسەڵات تێکەڵکردنی دەسەڵات لەگەڵ بازار ئەمە خەتەر بوو ئێستا پارە و چەک و تێکەڵاوبوون لەگەڵ دەسەڵات پارەشانی گەنیوە هەرێمی کوردستان بەڵێ بێگومان ئێستا ئەزانی چۆنە وەزعەکە بار و دۆخەکە بەم شێوەیە من دوای دێمە سەر هەڵسەنگان نەباش بار و دۆخەکە بەم شێوەیە ئێستا دوو حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستانە دوو تێزی چەکداریان هەیە دوو حیزبی سەرەکی لە کوردستانە پارە و سەرۆت و سامانێکی زۆریان کۆکردو نەک لای حیزبەکان بێ لای کۆمپانیاکانی سایی حیزبەکانە یعنی لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە کۆمپانیا دەوڵەمەندتر بێ لە حکوومەت یعنی ئێستا کۆمپانیەکانی سایی ژێر سایی سەری پارتی و یەکێتی دەوڵەمەندترن لە حکوومەت هەرێمیکردن نەک بە هەموویانەوە هەر یەکیشیان بگرێت لە حکوومەت هەرێمی کوردستان دەوڵەمەندتر ئاخر تۆ چۆن کۆمپانیاکە دێناوە نە هیچ پرۆژەیەکی و تەکنۆلۆژیاکی تازەی هێناوە بۆم هەرێمە تەنها لەسەر چی دەوڵەمەند بووە لەسەر فرۆشتنی خاک فرۆشتنی مەقسەوە نییە ئەنی دۆڕاندنی لەسەر بۆ بەرێنان لەسەر خاک لەگەڵ پارەی خەڵکی هەرێمی کوردستان زائیدەن ئەوەی لە ژێرزەوی هەیە کە نەوت زائیدەن هەواکەی بۆ ئەم تەکنۆلۆژیای تیلیکۆ بڵێن گواستنەوەی دەنگەکان کۆمپانیەکانی ئینتەرنێت و ئەوانە بەم شێوەیە ئەمانە ئێستا دروست بوون لە هەرێمی کوردستانە وای لێ هاتووە کە ئیساکی حکوومەتێکی پوکاوە من هەمیشە وا تەشبیهم کردووە حکوومەتێک وەکو مارکێتێکی گەورە لە تەنیشتیا کوشتێکی بچووک هەبێ هێواشن لەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 90 تا ئێستا لە ناواخنی حکوومەتی هەرێم دەنێنێ ئەکرێ بە قورجی ئەم کۆمپانیا بچووکانە وای لێ هات ئەمانە بوون بە کۆمپانیا عیملاق و زەبەلاح حکوومەتی هەرێمیش حکوومەتێکی پوکاوە کە پارەی موچەی کارمەندەکانی خۆی پێ نییە ئەمە خەتەرەکە لێرەوە دروست بوو یعنی کاتێک تۆ بازار لەگەڵ دەسەڵات تێکەڵک ئەمان خۆشیان ناتوانانی بشی سلمێنیکا کە حەچیم
یعنی بەڵام ئەڵێ مانگ بە ئاشکرا دیارە بۆ پەنجە ئیشارەتی بۆکەی ئەمان کۆمپانیایان دروست کردو بۆ نمونە کۆمپانیایەک ئەو کۆمپانیایی کەوا نەگوازێتەوە بۆ تورکیا نەوتەگوازەوە هەر بەرمیلێک نەوت بە 4 دلار و نیوە گوازێتەوە ئێمە هی کۆمپانیایەکە هیچێکە لە حیزبەکانی هەرێمی کوردستان سەدا 11 داهاتی نەوت بۆ گواستنەوە لە دوی هەرێم دەڕوە 4.5 دلار بۆ یەک بەرمیل بەڵام بەغا بە 1 دلاری گوازێتەوە بەغا بە 1 دلاری گوازێتەوە کەواتە ئەم 3 دلار و نیوە زیایە بۆ کێچێ مانگانە ئەکاتە حسابم کردووە تقریبا 55 میلیۆن دلار مانگانە ئەچێ بۆ ئەو کۆمپانیا کۆمپانیاشی کۆمپانیایکی حیزبیە کەواتە تۆ ئەوەی بەرهەم دێ لە هەرێمی کوردستانە بە غەیر مباشر ئیدی بۆ کۆمپانیانە مەسەن کۆمپانیای ڕۆزنەفت کۆمپانیای ڕۆزنەفت بۆریەکەیان پێفرۆش بە 2 میلیارد لە 160 ئەو بۆرێنوتی کە خۆیان دروستیان کرد لە تەلەڤیزیۆنی ڕوودا دایمە پیشانیا ئەو بۆریان پێفرۆش لە 160 بە 2 میلیارد ئێستا ساڵانە ملیار و 650 میلیۆن دینار کرێوەرەگرێت لە حکومەت هەرێمی کوردستان ئەوان 2 میلیارد دیناریشان داوە بە 160 ئاخر ئەمە چه سیاسەتێک 2 میلیارد دلار 2 میلیارد دلار 2 میلیارد دلار دراوە بە ڕۆزنەفت داوەتی بە حکومەتی هەرێمی کوردستان بۆ لە 160 ئەو بۆریە ئێستا ساڵانە ملیارێک و کەسر پارە لە حکومەتی هەرێم وەرەگرێ لە حەقی گواستنەوەی ئەو نەوتی کە لە هەولێرەوە لە بەڵێن هەرێمی کوردستانەوە گوازێتەوە بۆ بەندەری جێ ئەمە سەخەتی ئیدارەدانی هەرێمی کوردستانەکە ئەمانە ئەهلیەتی ئیدارەدانیان نەبوو نەیانتوانی ئینسانێک ئەتوانێت ئیداری وڵات بدا کە حاکمی وڵات بێ دەست دەخالت نەکات لە بازاری هەرێمی کوردستانە ئەمان زۆر بەداخەوە بازار و دەسەڵاتیان تێگەڵ کرد و هۆکارەکە سەرنجەکەی کە ئێمە بەم ئاستە گەیشتین تێکەڵکردنی دەسەڵاتە بە بازار سوپاس دەکەم کاکشوان سەبارەت بە ئەو چینایەتێک کە دروست بووە لە سەرەتای دامەزرانی حکوومەتەوە ئەو کاتێک کە هەموو سەرکردەکان کە بەڕێز پێشمەرگەی دێرین لە شاخ بوون هیچیان نەبوو کە هاتنەوە شار ئێستا بۆچی ئاوا دۆڵەمەند بوون بە خاوەنی کۆمپانیا خاوەنی فڕۆکەی تایبەت وێلای تایبەت بەێ خۆی کاک حەچیم پێش ئەوەی کە باسی دروستبوونی چینایەتیەکە بکەین پێویستە باسی فەلسەفەی دروستبوون و سەرهەڵدانی شۆڕشەکانی کورد بکەین دیارە یەکێک لە حکمت و فەلسەفەکانی دروستبوونی شۆڕشی کورد ینی بڵێن ئەوە بووە کە کورد بڵێن خەڵکێکی مەزلومە و خاکەکەی داگیرکراوە پێویستە خەبات و شۆڕشی لە پێناو بکرێ بۆی ئازاد بکرێ بۆی سربەخۆ بکرێ لەو شۆڕشانەش بە فیکر و بە ئایدۆلۆژیای هەندێکیان ینی چەپگەرایی بووینە ینی لە نێویاندا مەسەلەی چینایەتی تۆخ و بەرجەستە بووە بە حساب ئەوان شۆڕشیان لە پێناو ڕزگارکردنی چینی پرۆلیتار و هەژار و نەدار دژی فیوداڵ و دەرەگبەگ و ئەوانە کردووە بەڵام لە هەمان کاتدا کاتێک کە ڕاپەڕین بەرپا بووە خەڵک هەمووی بەشداری کردووە خەون و خەیاڵی خەڵک هاتۆتە دی ینی ئەم حکوومەتە دروست کراوە هەڵنراوە بەرپا کراوە ینی بەڵام ئەو کاتە بە حەقەت ینی کەسایەتیەکانی نێو حزبەکان ئەگەر بە دەگمەن نەبی یەکێک کورگوتەنی دوو فلوسی هەبی ئەوەی تر ئیمتیازی دارایی لەسەر ئەوەی تر نەبووە ئێمە لە دەرێ بووین دەبینین بنکە و بارەگاکانمان لێک نزیک بوون وەکو یعنی یەکسانی ئابووری سیارەکان بە هەمان شێوە خەڵک هەمووی هەژار و نەدار بوو کاتێک کە پێشمەرگە گەڕاوە ناوشارەکان ئەوسا خەڵک بینینی کە پێشمەرگە هەژار و نەدار بوو ئەوە بۆ پێشمەرگە ئەوسا تانە نییە بەڵکو ینی شەڕەفە شانازیە بەڵام بەداخەوە تەماشە دەکەین ماوەیەکی کەمی پێناچی ینی تەبەقات واتە چینایەتی دروستەبی لە نێو ئەو کۆمەلگا کە ئەوان پێیان وایە خۆیان پرۆلیتار بووین بەڵام ئێستا بەکردار بوونەتە ینی فیوداڵ دەرەبەگ ینی ئەسڵەن ینی ئەو دەرەبەگ و فیوداڵانەی جاران لە خزمەت ئەواندان لە پرۆژەی ئەواندان ینی لە خزمەت ئەواندان ینی ئەوان لە چاو دەسەڵاتدارانی سەردەمی شۆڕش شاخ هیچ نەبوون لە سەردەمی شۆڕش شاخ هەندێک لە ینی بەرپرسان بەڕاستی دەرۆزەیان ینی بۆ بەڕێوەبردننی پێشمەرگە دەکرد هەندێکیان ئەگەڵ نەرێم ینی ڕێگریان دەکرد جا هەندێکیان ینی بە حەق پاریان پەیدا دەکرد بەڵام بە هەر حاڵ
ئێستا تەماشە دەکەین یعنی ئەو دەوڵەمەندانەی کە لە هەشتاکان لە هەرێمی کوردستان هەبووینە و لە سەرەتای نوێتەکان هەبووینە ئێستا ڕێگەیان لێ دەگیرێ ئەوان هەژار و نەدارن بەڵام بەعکسەوە ئێستا ئەوەی کە دەوڵەمەندە لە هەرێمی کوردستان دەوڵەمەندی حەقیقی بریتین لە بەرپرسەکە بازرگانە نێو نەتەوەیی و بینەلمللی بریتین لە بەرپرسان ئەسڵەن ئەو کۆمەلگانەی کە دروست دەکرێن ئەو بازرگانیە گەورە و بزورگە و زەبەلاحی کە لە کوردستان هەیە هیچی خودی دەوڵەمەندەکان نییە بەتەنیا هەمووی لەگەڵ بەرپرسەکان شەریکن بەڵام لە ڕێی بازرگانەکانەوەیە بە ناوی بازرگانەکانەوەیە ئەگەرنا بە هیچ شێوەیەک موافقیان بۆ ناکرێت لەلایەن ینی دەسەڵاتدارەکان نەبی کەواتە دەسەڵاتدارەکان هەندێکیان بوونەتە بازرگان هەندێکیان بوونەتە دەرەبەگ هەندێکیان بوونەتە یعنی دکتاتۆر یعنی بەسەر یعنی کەولی ئەو خەڵکە بەڕاستی بازرگانی دەکەن و یاریەکی زۆر خراپ دەکەن ینی خەڵکیان تێبرد و خۆشیان ساغ و سەلامەتن. بەڵێ سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەگەر ئێستا دوژمنێک کە بێ لەسەر هەرێم ئەو دەسەڵاتدارانن گومان لەوەدانێ کە دوژمنی خەڵکە بوو بڵین دوژمنی خەڵکی کوردستان هەبوو لە ڕابردوو لە وڵاتانی هەرێمایەتی و لە عێراقشەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەو ناومێدی کە دروست بووە ئەو بێئینتیمایی کە لە سەردەمی دەسەڵاتی کوردی دروست بووە هیچ کاتێک ئەو بڵین بەعس و هاوشێوەکانی توانیوانە ئەوە بە تاکی کورد بکەن. کاک حەکیمی بەڕێز ئەگەر حزبی بەعس بە هەر شێوەک لە شێوەکان ینی هەتا بە شێوازی دڕندەش جینۆسایی چیمیاباران ڕەگەز کوژی سوتماکردنی خەڵک خاک ینی دژایەتی خەڵکی هەرێمی کوردستانی کردبی بە جۆرێک حەق بووە بەڵام ینی لەبەر ئەوەی ئێمە حرەکەتێکی مسەلع بووین یعنی ئەو کاتە شۆڕش لە هەرێمی کوردستان هەبووە و دژایەتی و دوژمنایەتی بووە ینی بەڵام بەڕای خەڵکێک کە ئێستا دەبینی لە میدیاکان لێدوان دەدەن تەمەنا بە سەردەمی سەددام دەخوازن خۆزگە بەگەڕانەوەی ئەو سادەخوازن یعنی بەڵگەیە لەسەر ئەوەی کە هەندێک شت لێرە لە ئێستادا دەکرێت بەڕاستی ئەو کات نەکراوە ئەو کات یعنی شەڕی عراق و ئێرانی خوێناوی 8 ساڵە بوو بەڵام لە هەمان کاتدا کارەبا هەبوو یعنی کەسێک لە سەربازی بکوژرابایە بە پارەی خەنیان دەکرد کوژرانی ڕۆڵەکەی لەبیر دەچووەوە زەویان پێدەدا بڕیارێک کە دەردەچوو بڕیارەکە سەرتاپایی و گشتگیر بوو لە بەسڕا تا دەگەیشتە حاجی ئۆمەران دەیخوارد بۆ نمونە ئەگەر کەسێک چوو با شەهیدانەی وەرگربا یازایی وەرگربا ئیجراعاتی مامەڵاتی بکردبایە پێویستی بەواستە نەبوو پێویستی بەوە نەبوو کە خیانەت لەگەڵ ماڵ و مناڵی بکرێ یا بکردێ و بفرۆشرێ یعنی ئێستا ئینسان بە حەقی خۆ دەچێتە هەندێک دائیران ئەگەر وەلای شەخسی یا وەلای کوتلەوی بۆ کەسێک بۆ کوتلەیەک نەبی ینی ئیشەکەشی ناڕوە ئەو کاتە لە سەردەمی سەددام زۆر جار دەگوترێ بە هەلیکۆپتەر ینی موچەی مانگانەی مامۆستایان دەگەیشتە گوند و دێهاتە دوور و نائیەکان ئەو کاتە بایعات هەبوو ئەرزاقێکی باش دەدرا فێل لە شت نەدەکرا ئەگەر خەڵکی کورد خۆی بە گرت نەدابا بە کوش نەدابایە ینی بەڕاستی یعنی زۆر شتی ئیداری وەکو زەوابت و ڕەوابیت و دیسپلینی باش هەبوو وێڕای ئەوەی کە ڕژێمێکی قەمعی و داپرۆسێنەر و خوێن ڕژ بوو بە هەر حاڵ بەڵام خۆ ئێستا ئەو حکومەتەی ئێستا حکومەتی خۆمانە خەڵک ئارەقە و خوێنی لە پێناودا ڕشتووە شۆڕشی کردووە خەباتی کردووە بەڵام یعنی زۆر بەداخەوە کە ئەو هەموو کیانە ئەو هەموو بەرهەمە یعنی بۆ چەند کەسێکە ئەوە نییە کە هەرچی خەڵکی هەرێمی کوردستانە لێی بەهرەمەندبی بەداخەوە لە دوای ئینتیفازەی تا دەگاتە ئێستا یعنی خوێنی کورد بەدەستی کورد زۆر ژاوە زۆر متەدەڕیر بووینە بەدەستی یەکتر ئێستاش یعنی هەرێمی کوردستان لە ڕووی ئیداری لە ڕووی سەربازی لە ڕووی قوواتی ئەمنی لە ڕووی اقتصاد و ئابووری و تا دەگاتە علاقاتی نێودەوڵەتیش مقسمە موەزعە دابش کراوە هەموو کەس دەزانی کە ئێستا یەکی نەگرتوتەوە بۆیە خەڵکێک ناحەق نییە ئێستا خۆزگە بخوازی کە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ڕووبدا بە شێوەی موئامەرەنا کە ئینقیلاب و کودەتای سەربازی لەسەر دەسەڵات لەسەر هیچ حزبێک بکرێ بەڵام حەقە بۆ خۆیان ئەوەندە ینی ساقید بووینە ئەوەندە ینی ناشیرن بووینە بۆ خۆیان بێن ئێستا کۆڵ بدەن ینی زیمامی ئومور زیمامی دەسەڵات تەسلیمی حزبی تر بکەن و ئەگەر ڕاستە بڕوایان بە تەداولی سولتەی سلمی هەیە بەڵام ینی دەبینین ئەدنا خۆپیشاندان لەسەر جادە دەکرێت
ئەوان بە سوپا دێنە پێش بە هێز یعنی خەڵکەکە دەماڵێ دەکەنەوە ینی ئامادەن خەڵک قەتڵ و عامکەن بەڵام لە دەسەڵات دێنە خوارێک کە بەڕاستی ئەوە ینی مانایەکی زۆر خراپ دەگەینی. سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان مێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چن چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاومەر بینین سەر هەڵسەنگاندنەکە لە بواری ئابووریە موچە خزمەتگوزاری هەڵسەنگاندنێکی بۆ بکەین حکوومەت لە سەرەتایدا مەزرەندەوە شتی استراتیجی کراوە. طبعی هەر لە سەرەتاوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە وەک حکوومەت و وەک دەسەڵاتێکی بڵێ موەسساتی نهاتە پێشەوە. مەسەن نەیتوانی هەر لە سەرەتاوە بودجەیەک بە بەردەوامی بودجێکی احتیاطی هەبێ. خۆ ڕاستە لەوانەیە تۆ بڵێی خۆ لە سەردەمی سەدام حوسێن ئەتواندا ئەمرا بکە. ئەو کاتە لێرە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو سەدامیش هەبوو. لەو کاتەوە تۆ ئەتوانی ئیتر وردە وردە سندوقێکت هەبێ پارەی احتیاط بکەی لەما کە ئیتر بۆی پێویست بێ ئەنی احتیاطی پارە احتیاطی ئاڵتوونت هەبێ. ئەمەیان نەکرد دواتر لێمان پرسین وتیان ئێمە حکوومەتێکی هێنی ناتوانین بودجەی سەر بە خۆمانە بێنە بەڵام خۆ ئەیان توانی کۆمپانیا دابنێن. ئەم کۆمپانیان چۆن ئێستا هی خەڵکە هی حیزبەکانی خۆیانە ئەیان توانی کۆمپانیا دابنێنی حکوومەت بێ بەناو کۆمپانیاکە بەڵام بەڕسمی ئەمە تەمویلی حکوومەتەکە. مەسەن بۆ نمونە کۆمپانیاکیان دابنایە بۆ دەریانانی نەوت لە پەرلەمانیش نیان کردووە. حکوومەتی سەرکەوتوشەیە لە ڕووی ئابووریەوە ئەمە بۆیە ئەم
بودجەیەکی بەردەوامی بە پێی پلانی خۆی دابین بکردە و بیتوانایە بژێوی تاکی هەرێمی کوردستان لانی کەمی بژێوی تاکی هەرێمی کوردستان دابین کە ئەمەی بۆ نەکراوە بۆیە بێکاری لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی بەرەو ڕێژەکەی بەرەو کەمی بچێ ئێستا بێکاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 یەک خەریجی کولیە و پەیمانگەکان و دانەمەزراوە یعنی بێکاری لە هەرێمی کوردستانە ئێستا ڕێژەکەی سەر و لە سەدا 20 یعنی ئەمە کارەساتە تۆ لە سەرەتای حکوومەتی هەرێمی کوردستان کە دروست بوو ئەم ڕێژەیە زۆر کەمتر بوو لەمە بەڵام ئەمە وردە ڕێژەی بێکاری کێرڤەکەی بەرەو سەرەوە چێ لەبەرەوە نەتوانی موچەی کارمەندەکانی خۆت دابین بکەی نەتوانی کارمەندەکانی خۆت ڕازی بکەی بە شێوەیە بتوان دەوام بکەن دەوامیان پێ ناکرێت و لە ڕووی ئیداریشەوە لە ڕووی ئیداری خۆمان زانیمان تا ساڵی 94 حکوومەتێکی لەرزۆکە بوو دوای ساڵی 94 شەڕی ناوخۆیان دروست کرد دوای بوو بە دوو ئیدارەیی ئیتر کە بوو بە ئیداری بوو بە مزادی دامەزراندنی خەڵک یعنی من نمونەیەکی زۆر بەسیط بۆ جەناب بێنمەوە کە ئەمانە بەم شێوەیە حکوومەتی وڵاتیان کردووە لە کتێبەکەی کاک حەمی حەمەسەیە بینی مەڵێ ڕۆژێک مزەکەرەیەکم نووسی بۆ جەنابی کاکۆسرەت یەکێ لە عەشیرەتەکان توێتی 500 کەسمان بۆ دامەزرێن وڵێ چوومە لای پێم وتی 500 زۆرە بەڵام 300 بۆ دامەزرێن ئەمری دەرکرد 300 کەسی بۆ دامەزرێن ئاخر کاکە گیان ئەمە میلاکاتەیە بەپێی میلاکات و بەپێی فەراغ و بەپێی پلە و پایە و پۆست و میلاکاتی ئەو فەرمانگانای بێ خەڵکەمێت چۆن بە گوژمە تۆ دەی لە عەشیرەتێک 300 کەس دامەزری بەم شێوەیە هاتن هەموو خەڵکی کوردستانیان کۆ کردەوە لەناو ئیدارەکانە و وای لێ هات ئێستاکی خەڵکی کوردستان لە 3 پارێزگا چڕ بۆتەوە 3 پارێزگا هەولێر سلێمانی دۆک ئەمە چی کراوە لێرە هاتن یەکەی نیشتەجێبوونیان دروست کرد لە ڕووی ئاوادانیەوە ئەمان باسەکەم ئیتر مەسەن ئێستا ئەوەی ئەو بەپی زانێرەکانی من 250,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە دروست کراوە و بەردەوامە لە دروستکردنا ئێتۆ خەڵکی هەرێمی کوردستان 6 ملیۆن کەسە 6 ملیۆن تەقسیمی 5 ئەکاتە 500,000 وانە 6 ملیۆن تەقسیمی 6 ئەکاتە تقریبا 1,200,000 باشە 1,200,000 یەکەی نیشتەجێبوون تۆ 250,000 یەکەی نیشتەجێبوون بۆچیە ئەگەر دروستیەکەی بۆ نایبێتە وەکو ژمارەی خێزان وەکو ژمارەی خێزان بەسەن 5 ملیۆن کەسە تەقسیمی 5 ئەکاتە 1 ملیۆن یعنی 1 ملیۆن یەکەی نیشتەجێبوونی پێویستە ئەم 1 ملیۆنە هەر خۆی هەبوو لە هەرێمی کوردستانە نزیکە 1 ملیۆن یەکەی نیشتەجێبوون هەبووە تۆ ژادی 250,000 بۆ زیاد کردو ئەمە کێیکە عەرەبەکان دێنەی کڕان ئەوانەی لە منتیقە جێناکۆکان و وەزیانە بارودۆخیان خراپە هەمووی چڕ بۆتەوە لەکوێ لە پارێزگای سلێمانی و ئەولێر و دۆک ئێستا بۆیە وا گیریان خواردەوە بەدەست بێ ئاوی و بەدەست بێ کارەبای و بەدەست چی بێت نهاتن کارێکی وا بکەن هەر هیچ نەبێ لەسەر سنووری بینی ئێمە و حکوومەتی عێراقی لەوێ یەک چڕی دانیشتوان دروستکەن بۆ بێتە قوڵایەکی استراتیژی بۆ پاراستنی هەرێمی کوردستان و خەڵکەشی ڕانەکە لەو منتیقانە لە بەرووی خزمەتگوزاری باشیان پێشکردنایە لە هەموو بوارێکەوە ئەویان بۆ نەکرا ئەمە لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی خزمەتگوزاریەکانیشەوە مەسەن خزمەتگوزاریەکانی وەکو با بڵین شارەوانی ئێمە سەن لێرە دانی ئەبێ پیابین بڵین هەرێمی کوردستان پاکترە لە شارەکانی عێراق ئەمە ئەبێ پیاوە بێ ڕاستیەکان بڵێ وانە بەڵام ئاوی ڕووی دابینکردنی ئاوە سکەرکە وەکوینەڵێ ساقیت بووە سەرکەوتو نەبووە وەکو جەنابی کاک شوانەڵێ ساقیت بووە لە ڕووی دابینکردنی کارەباوە تۆ بۆچی نەهاتی دوو وێزگەت کارەبات هەیە ئەو وێزگانی کارەباهی خۆت بێ نێی هەموو ساڵێک ملیارێ دۆلار بدەی بە ئەحمەد ئیسماعیل بۆ ئەوەی غاز و نەوتی غاز و گازی بۆ دابینکەی بۆی کارەباکە بدا بە تۆ ئەو کارەبایی لەوێ ئەکرات و خۆت 2 ملیار دیناری تێچوو محەتەکان هەر محەتەیە ملیارێکی تێچوو خۆت دروست کردایە لە ڕووی کارەباوە فەشەریان هێناوە لە ڕووی ئاوە فەشەریان هێناوە لە ڕووی تەندروستیەوە فەشەریانەوە هەمووی بەرەوکەتی تایبەتە چێ ئێستا لە سلێمانیا 3 خەسەخانەی سەرەکی هەیە لە سلێمانیا زیاتر لە 30 خەسەخانەی ئەهلی لە سلێمانیایە آخر ئەمە کارەساتە یعنی هەموو خەڵک بێ لە بۆ لە بە ئاراستەیەوە بڕات لە ڕووی خوێندنی باڵاوە بە هەمان شێوە خوێندنی پەرەڵات دروست بوو و خەریکە خوێندنیش ئەبێ پارە لە ڕووی پەروەردەوە و بارودۆخی پەروەردەیە خوێندن بە زمانی کوردی سەو خەریکە بێتە عیبێکی گەورە هەموو خەڵکەکانە بن بۆ زان کۆکانی ئەوەی بۆ خوێندنگا ئینگلیزیەکان و تورکەکان و ئیتر وای لێ هاتووە لە ڕووی وایان کردووە ئێستا لە ڕووی چینایەتیەوە خەڵکی هەرێمی کوردستان بۆ بە دوو بەشەوە بەشی ناوەند خەریکە نامێنێ بەشێکی ئۆرستوقراتەکەیە کە ئەوەی بە پرسەکان و
دەوڵەمەندەکانی سای بەرپرسەکان لەگەڵ خەڵکە هەژارەکە خەڵکە هەژارەکە تا دێ زیاتر بێ خەڵکە دەوڵەمەندەکەی تا بێژێ لە ڕووی سیاسیەوە ئێمە تەمەن نەمانتوانی سیاستی گونجاو لەگەڵ بەغا بکەین لەگەڵ تووشیا بکەین لەگەڵ ئێران لەگەڵ ئەمریکانشەوە تا ئەم لەحزەیە ئەمریکەکان گیریان خواردۆ بەزیێمەوە سیاسی و سەربازیەکە تێکەڵەکەم بۆچی تا ئێستا هێزی هەفتا هەیە بۆ هێزی فلان کەس و فیزار کەس هەیە هێزی برۆنزی هەیە هێزی پلاتینی هەیە هێزی نازانم چی هەیە ئەمە چ منتەقێکی هەیە هێزی ئاڵتونی هەیە ئەمە چ منتەقێکە تۆ سەرۆکی هەرێم دوولی وای هەبێت و سەرۆکی حکوومەت دوولی وای هەبێ و سەرۆکی ئەم دوولی وای هەبێ و جێگەرەکەی لیوایەکی هەبێ و سەرۆکی حیزبەکان هەرێکی لیوایەکی لابێ و ئاخر کاکە ئەمە چ وڵاتێکە تۆ پێویستە بۆ ئەگەر ئەمانەوێ نمونەیەکی جوانمان ئەمان توانی تەقدیمیکەین وەک سەرۆکی نەمسا ڕامانە کرد بۆی لە فرای میترۆ بکەین سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی نیشتمانی کوردستان سەرۆکی بزوتنەوەی گۆڕان سەرۆکی هەموو حیزبەکان کارێکیان بکردە قافڵەیان بە شوێنەوە نەبووە بیانتە تا یەک نقطەی زۆر ماوە لە ڕووی خزمەتگوزاری گواستنەوە گەیاندنەوە تا ئێستا ئێمە هۆکاری گواستنەوەی حکوومەتی هەرێمی نەیتوانین هۆکاری گواستنەوەی گشتی دابین بکە هەموو کەس بە سیاری خۆی هات چۆکە ناتوانێت هێڵێکی گواستنەوە لە نێوان شارەکان دروستکەن ناوانێت هێڵی گواستنەوەی ناو شارەکان دروستکەن جاران هەر زمانی حکوومەتی بەعسا پاسی مەسلحە بوو خەڵک بە پاسی مەسلحە چێکرد ئەوەشیان نەهێشتووە ئێمە بە تەما بووین سکەی قیتار دروستکەین بە تەما بووین هێڵی میترۆ دروستکەین بە تەما بووین کۆمەڵێ شتیکە لە هەرێمی کوردستان ئەوان دروستکەن بەڵام زۆر بەداخەوە ئێستا هێناوەتە ئەو ئاستەی کە موچەش نەبێ بێن بە کارمەند سوپاس دەکەم کاک شوان لەبارەی ئازادیەوە بڵێن ڕەنگە هەرت ئەوەی کە بەڕێزت باست کرد بەعس ڕژێمێکی دڕندە بوو و گەلی کوردی جینۆساید کرد بەڵام لە ڕووی خزمەتگوزاریە و کاتە خەڵک کێشەی خزمەتگوزاری نەبوو کێشەی ئازادی هەبوو ئێستا پێ دوای وای لە هاتووە کە کێشەی ئازادی هەبێ کێشەی خزمەتگوزاریشمان هەبێ لەژێر دەسەڵاتی کوردی سەرڕای دەوڵەمەندی هەرێم بە نەوت و غاز بەداهات بەڵێ هەڵبەتە یەکێک لە بنەما و خواستەکانی دیموکراتیەت مەسەلەی ئازادی و ئازادیگەراییە ئەو دەسەڵاتی کە ئێستاش لە هەرێمی کوردستان هەیە بە حساب تەبەنی لیبرالیەت و دیموکراتیەت دەکەن بەڵام بەداخەوە هەندێک لەو مەبادی و مەفاهیم و چەمکانە یەکێک لەوانە کە بریتیە لە ئازادی یعنی زیاتر دروشمە وەکو دروشم ماوەتەوە لەسەر ئەساسی ئەویش یعنی خراوەتە بازارگا مامەڵەی پێوە دەکرێت ئەویش بە ڕوحیەت و نەهج و نەفەسی وەلای شەخسی و حزبایەتی و ئایدۆلۆژی یعنی مامەڵەی لەگەڵدا دەکرێت یعنی ئازادیەکی نیشتیمانی و یاسایی و دەستوری لە هەرێمی کوردستان نییە واتە ئەو ئازادیەی کە بە دەستور پێویستە بە دەستور بسەلمێندرێ و بسەپێندرێ کە بە یەکسانی بۆ هەمان وەکو یەکبی ڕەغمی ئەوەی ئەو ئینسانە کە هاوڵاتیە ئازاد بی هەڵگری چ فیکرە و ئایدیا و ئایدۆلۆژیایەکە تەماشە دەکەین زۆر جار لێرە و لەوێ لە نوهەتویەک بەسەرێتا دەگاتە ئێستا یعنی خەڵکانێک هەبووینە لەسەر ئازادی بیرروڕا گیراون ئەزیەت دراون سجن کراون هەیانە تا ئێستاش لە زیندانە جاری وهەیە لەسەر ئازادی بیرروڕا لەسەر ئینتیمای ینی حزبیە مەزهبیە ئاینیە هەرچەندە دەسەڵات نەچۆتە ژێرباری ئەوەی ئەوە ناسەلمێنێ بەڵام بە کردار با بڕۆنە گرتوخانەکان یعنی ئایا لە نوهەتەکان تا دەگاتە ئێستا بە تایبەتی لە شەڕەکانی ناوخۆ جاری وا هەبووە یعنی ئەو جوگرافیا دابشکراوەی لە نێوان پارتی و یەکێتی هەبووە بۆ نمونە لە نێوان هەولێر و کۆیە کە پێدەگوترا دێگەڵا یعنی ئینسان ئەگەر بە سەفەر ڕۆیش باە وڵاتەکی ئاسانتر بوو هەتا مەسەن هەولێر یا سلێمانی دەکرد یعنی ئایا ئەوە بەڵگە نییە یعنی ئەو کاتەی کە یەکتریان دەگرت و دەیان خستە کونج و گەلێری زیندانەکان و دەیان چەوساندەوە لەبەرەوە نەبوو کابراایکی یەکێتی بەعسیبی پارتیەک بەعسیبی بەس لەبەرەوەی بوو ینی فلانە حزبە ئیدی ئێستاش تەماشە دەکەین ینی کە لە هەرێمی کوردستان یعنی هەموو کەس وەکو پێویست ناتوانانی تابیر و گزارش لە ڕێی خۆی لە ئایدۆلۆژیای خۆی بداتەوە جاری وهەیە ئینسانێک شەوێ قسەیەک لە بەرنمەیەک دەکا بۆ بیانی و دوو بیانی ئیتیهام دەکرێ و دەگیرێ
هەروەکو ئێستا ئەمە دەبینین ینی پۆل خەڵک لە گرتوخانەکانن ینی خۆ دەبینین ئێستا یەکێک لەو دۆسیە زەقانەی کە تەنانەت بەنێو دەوڵەتیش کراوە لە هەرێمی کوردستان لە ئارایە گرتنی خەڵکێکی چالاکوانی بەڕێزی بادینانن ینی ئایا ئەوانە هەمویان وەکو یەک تاوانبارن متەهەمن یەک ینی کەتنیان کردووە ینی نەخێر ینی بە تەئکید خۆ خەڵکی یاساناش ڕۆژانە قسەیان لەسەر دەکا کەواتە هەموو ئەوانە وە زیاتر ئەگەر دەرفەتمانبی دەبنە بەڵگەی بێوێنە کە لە هەرێمی کوردستان ئازادی ستاندارد ئازادی وەکو پێویست نییە بەڵکو ئازادی دروشمە ئازادی خەڵکێک لە ئازادترە خەڵکێکیش لە سزنترە خەڵکێک نەک هەر ئازادا بەڕاستی یاری و تراتێن بە یعنی وەزعەکان دەکا ئیهانە و سوکایەتی بە دەستور و بە یاسا و بە دادگا و بە دادوەردەکە خەڵکێکی شێ بەڕاستی شتێکی ئەو تۆی نەکردووە ینی دەگیرێ و دەچەوسێنرێتەوە ماروم و بێبەش دەکرێت باشە زۆر بە کورتی وەکو دواپەیامی ژەگە شتێکت مابێ دەبێت چی بکرێ دەرفەتێک ماوە بۆ ڕاستکردنەوەی ئەم حکوومەتە دوای 28 ساڵ نەبوونی خزمەت گوزاری نەبوونی ئازادی چی بکرێت دەتوانێت ڕاست بکرێتەوە بە کورتی بێ سپاس دەکەم واللهی زۆر بە کورتی کا حەکیم ینی شتێکی بەڵگەنەویستە کە لە هەموو ڕوێکەوە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان زۆر خراپ و بەدە واتە ئەوە دەبێتە بەڵگە و متەتەڵەبات و مقتەضیات لەسەر ئەوەی کە زۆر گرنگە زۆر زەرورە کە حکومڕانی هەرێمی کوردستان شێوازەکە و سیستەمەکەی جۆرەکەی بگۆڕێ بۆ خەڵکی تر بۆ باشتر تاکە دەرفەت و وەسیلەش بریتە لە هەڵبژاردن ئەگەر زۆرینەی خەڵک ڕاستەکە بێتاقەتە بابەتاکە دەرفەتی بزانن سەر سندوقەکانی دەنگدان تەنیا بەدەنگ ئەو دەسەڵاتە بگۆڕن تۆڵە لە دەسەڵات بکەنەوە بابەز بێ ئەگەر ئەو جارش نەگۆڕێ دووبارە تێ هەڵدەچنەوە دەخراپەکاریەکانن تا 4 ساڵی تر شەرعیەت بە خۆیان دەدەنەوە دیسان دەگەڕێنەوە سەر نەمەتی جاران کە بریتێ لە زولم و فەرق و جیاوازی و یعنی نادادگەری بەڵێ سپاس عومەر کەمتر لە دەقەیەکیش بۆ بەڕێزت نیسکۆ لە بەردەم نیسکۆداین بۆی ئەو نادادین و عەدالەتی ئێمە من بۆ خۆم لە بەردەمی جەنابەت ئێستا باسیەکەم لە ساڵی 1975 ژیاوم زۆر مەترسیم هەبوو زۆر دڵگران بووم کارەساتی ساڵی 75 نسکۆی ساڵی 75 ئێستا لە ساڵی 75 زیاتر ئەخەمم هەیە زیاتر ئەترسم خەمەکەم ئەوەیە کە ئێمە لەژێر هەڕەشەیەکی هەر چوار دەورمانین و هەڕەشەی خۆشمانین هەڕەشەی دزی و گەندەڵی هەزەی تاڵانکردن هەڕەشەی ناکۆچی نێوان دوو حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستانە کە پارتیوێکی من یەک قسە لەسەر هەڵبژاردنەکەکەم پێم خۆش بوو قسەیەکی لەسەر بکەم یەکێ لە بنەماز هەرە سەرەکیەکانی ئازادی هەڵبژاردنە بەڵام لە هەموو وڵاتانی دنیا هەڵبژاردن بۆتە نیعمەت بۆ هەرێمی کوردستان بۆتە نقمەت بە تەسەووری من هەڵبژاردن هەر نەکرایە لەم جۆرە دەسەڵاتە بۆ هەڵبژاردن لە شوێنێکە ئەبێ بکرێت کە ئەو حیزبانە هێزی چەکداریان نەبێ دەسەڵاتی خۆیان بەکار نهێنن بۆ هەڵبژاردنەکان و پارە و پولی دەوڵەت بەکار نێنن بۆ هەڵبژاردنەکان ئەگەر هەڵبژارد لێ بەم شێوەیە بە پاک و نەزی نەکرێ هەڵبژاردن هەر نەکرێ باشترە لەبەرەوە من لێرەوە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم ئەو کەسانەی کە ئەیانوێ ئەم بارودۆخە نەمێنێ من بۆ خۆم ئێستاس نەمڕەشەحم نەخۆشم تەرشیاکەم بەڵام بە تەسەووری من دەنگدان بە نوێنەرەکانی پارتی دیموکرات ئەو سێ حیزبەی ئێستاکێ لە دەسەڵاتان دەنگدان بەم سێ حیزبە بە تەسەووری من جارێکی گەڕانەوەیە بۆ خاڵی سفر و جارێکی کە ئەم مینەتی و نەهامەتی و دەریسەری بەسەر هەرێمی کوردستانە جارێکە لەسەر خوانی دووارەکەنەوە لەبەرەوە بەڵام بەداخەوە ئێڵێم ئەوان زۆربەی خەڵکی کوردستانیان بە موچەیەکی زۆر بەسیط وەلای خۆیان لێوەرگرتو وەلای خۆیان لێوەرگرتو بە تەسەووری من ئەم جارە شەر پارتی وێشێتی ئەیبنەوە و ئەمە کارەساتە بە ئەگەر واش بێ بە تەسەووری من تەجروبەکە بە کامیلی لە خەتەرە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان عومەر نهایەت ئەندامی پێش پەرلەمانی کوردستان هەروەها شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان